هەوڵ دەدەم ببمە پیاوێکی تر زەحمەتە بەڵام بە خاتری ئەو هەوڵ دەدەم. ئەوەندەی بتوانم ئەگەرچی زۆر زەحمەتە بەڵام ئەو جارە هەوڵ دەدەم شەرمین. باشە وا دێم. کاک عەلی پەیوەندی کرد تۆ بخەوە. چی بووە؟ شتێکی گرنگ هەیە؟ پێدەچێ هەمویان خۆیان ئامادە کردووە ئەزەل بەتەمایە شتێک بکە وتی بە ئامادەکاری بۆەوە بکەین. منیش دێم. نانا تۆ پەڵکەوە بانگی توی نەکرد. من چۆن تۆفیق تەنیا جێ دێڵم؟ منە هەمیشە لە بێشکی تۆ نیم؟ بە ئاوای ئەمانە دیسان باسی چی دەکەن؟ لێناو ئۆتۆمبیلێش دەمیان نەدەکردەوە هەناسەشان باگا بوو گەراو هەبێت چی دەبێت؟ بکوژن بشکێنن تۆڵە وەردەگرنەوە سنوور تێدەپەڕێنن شەڕدەست پێ دەکەنەوە دیسان کارەکان لەسەر ئێمە جێدێڵنەوە. وەگە ئەو ژنانەمان لێ هاتووە کە پیاوەکانیان دەنێرن بۆ شەڕ. ئەم کۆبنەوەی شتێکم لەلا دروست دەکا. سەبارەت بە تۆ باوکت دەڕوە؟ تۆ باوکت منیش خۆشەویستم. تۆفیق دیسان شتێکی ترس ناکەوانیە؟ نەخێر بەڵام شتێکی گرنگە. چییە؟ پێم بڵێ تۆفیق ئەوە تا ڕۆیشتن منیم شەرمین. خاڵ و هێز و گەورەکان کۆ دەکاتەوە ئەوانەی لە ڕابردوو لەگەڵی بوون. بۆچی؟ کۆبنەوەیەکان پێ دەکا بۆ پیشاندانی هێز. یعنی مەبەستت چیە لە هێز؟ ڕاستەکەیت بوێ مەبەستی بەرەو ڕووبوونەوە یوسف ئەیرە واتە ڕوبەڕوویان دەبێتەوە ئەو جارە هەمویان خاڵ و ئەزە لە پێشەوە دادنێ. تۆفیق تۆفیق لەکوێ کۆ دەبنەوە؟ وەکو وردەکاریەکان تەواوە بەڵام ئەم کارە چەند لایەنێکی هەیە. من بیرم لە شتێکی ئەوە کردوتەوە کە هۆتێلەکەمان کردەوە تاوەکو هەموو کەسێک ڕووی تێ بکە جگە لە قومارخانە پێویستی شتریش بکەین وەکو شوێنی فیستیڤاڵ و ئەمانە ئەو شتە. با دوای هەفتەیەک راپۆرتەکە ببینم لەوە بەردەوام دەبم. خاتە ئیشان کارکردن لە ئێوە خۆشە منی شەرەوە گیانە بیرت کردەوە؟ بێهیوا مەبە وا مناڵەکان خەریکی کاری ئۆتێلەکە دەبن. دەردی من ئوتێل نییە کانعان. یوسف بۆ خاتری خوا هەموو بەیان یەک جەوم تێک مەدە دوای قسەی لێ دەکەین. کانعان من بەرنامەکانی ناو دەفتەرەکەت نیم تا بە کات قسەم لەگەڵدا بکەیت. هەستەوەرە ئێستا هەموو شتەکان ئەو ڕامیز خەرە ئەستیە کە لە زیندان دەرچووتت ڕۆیشت. بادارە پەلە نەکەی کارچەنگیز. چی بکەین؟ بۆچی هێشتا لە نێوانەکەیە؟ هۆتێلەکەمان ئامادە بێت؟ بۆچی تا ئێستاش هەر ڕوبەڕووم دەبێتەوە؟ لە هەمووش خراپتر ئەوەیە ڕوبەڕووی تۆش دەبێتەوە. خراپ تێکەوتوین لەسەر ئەو مێزەشتی جوان باز دەکرێ ئێستایان لەگەڵ خاڵۆ یانەوەتە لەگەڵ ئەزەل و شاگردەکانی دەستمان پیس دەکەین. خراپ تێکەوتوین کانعان. ئێ هاوبەش ئەی بەتەمان نەبووین هێنەکانتم پێ بڵێ؟ نازانم چی بڵێم جارە زۆ بەم قسانە. چۆن یانی؟ ئێمە نهێنی پارێزیەک نین؟
ئێستا نامێ ڕوچپی هەڵگەڕنم ئەی شان سەرقاڵم جارێکە تێوە بەشیم نەکردوێتەوە لەسەری زندت باشم هەر چۆنێک بێت هەنگاو بە هەنگاو هەر پێم دەڵێیت ناچار دەبی ئەلو یەک دەقەیەواش لەسەر خۆدانە دانە بێڵێ بۆ کوێ دەچن هەمویانن لەگەڵ ڕامیز ئێمە قسە دەکەین کوڕم چیت بە من گوت ئێستا هەمووی دووبارە بڵێوە بۆ کوێ دەچن شەقامی شیمشەک باڵات ئەوە دەکرێ بیدەیتە جەنگیز تۆفیق چی دەکەن ڕۆیشتن هاها وا گەیشتنە جێ هیچ بووە پێویست ناکە ئەوەم دەوت داوتارە تۆ مەچۆ لەگەڵ من بمێنەوە بۆچی هیچ بووە چوزانم لە ناخەوەستێکی خراپم هەیە تەنها شەرمین لەبەر ئەوە پەیوەندیت کرد نا یانی چوزانم نەوەک شتێکی خراپ ڕووبدا بە هەر حاڵ تۆفیق بڵێ من چۆن زۆر خۆش دەوێت تۆفیق خۆت لەمانە دوورکەرەوە دەترسم هێرشیان بکەنە سەر باشە شەرمین بۆ هیچ لایەک نەچی لایەنەکەی خۆمان چاوەڕێت دەکەم باشە لە کۆنەوە ڕامیز دەناسی کەنعانەوەی پێنەوتووی کەنعان بیرکان شت بم بڵێ چۆن شتی وا دەبێ پێ دەچێ و شتانەی لای ژنەکەی باس کردبێ کێشەی کەنعان هەر هەمووی ڕامیز بووە ها هەمووی ئەو جۆرە پیاوانە بە ئاسانی بە عەرزدا نادرێن هێواش هێواش کارمان بۆی کرد دەتوانم ئەم ناڕەسەنە بە عەرزدادەم باشە بۆچی ئێرەستا ناچی لە عەرزی بدەی باشە جەنگیز بۆ کارمان زێشت و هاتووینە سەر شەقام سەری ئەو مارە پێشەوەی بەرز بێتەوە لێی دەکەینەوە خاڵۆ دەڵێم تۆ دەزانی خاڵی لاوازی ئەو ئیسفەتیە خاڵی لاوازی کەچێکی بۆ پەیدا بوو تووڕە دەبێ و پەلە دەکە واتە منم خاڵی لاوازی منم باشە تەفۆ دەی بە بگەڕینەوە
یاد بێ کاریمان لەگەڵ دەکا یاری چی؟ کەس لێرە نییە. پیرە پیاو لە داڵغەدایە ئەمە پەیامێکە بۆمان پێم بڵێ تۆ دەزانی ئێرە کوێیە؟ شوێنی کۆبوونەوە. پێم وتی لەبارەی ئەو ناڕستە هەموو شتێک دەزانم ئەویش دەزانێ من شارەزای ئەوم لە 1970ەوە کەسێک بە ناوی سعید گەورەترین کەسایەتی ئەستەمبۆڵ شەوێک لە پارکی لونا کوشتیان مانجێک دوای ئەوە پۆلیس گومان لێکرا و ڕامیز قەرەیەسکی ڕێک لە بەردەمی ئەم دەرگایە گرتیان. گرنگی و بەروارە چییە؟ خاڵۆ لەو ڕۆژەدا بۆ سەرداری ئەم شارە دەی بچکۆل ئۆتۆمبیل چاوەڕێتە. ئەنتە خۆشە؟ دوورە شوێنی مناڵیمە. باشە من کێ بگەڕێم وڵات؟ باگومانەکەمان لەسەر لاجێ من دەتێنمەوە. کاکە هەر ناخوا حەفیزێکم لە سەلما بکردایە. کات نییە کەنعان پۆلیس بە دوای هەردووکمانەوەی تۆ پیاوەت کشتووە دەزانی بتگرن چی لێ دەکەن بەپات دادوەستنەوە بەپات دواتر تەنانە منیش ناتوان ڕزگار بکەم. کتێبەکانە مامانەتی تۆ بێ هەموو ڕۆژە پەیوەندی دەکەم ئاوا بە سەلماش بڵێ با چاوەڕێم بکە باشە؟ بچکۆل تا منیشت بەگرتن نەدەم. دەڵم بینوسەوە بەڵام ناینووسی. لەوێ چیان پێوتی بیکە بە گوێرەی مێشکت هیچ مەکە. جارجار سەردان دەکەم باش؟ نەکەی بیتە سەر شەقام بە شەوان هەر هیچ. جارجار سەردان بکەم؟ نەچی بۆ شوێنە نەیناسی لەگەڵ کەسانی نەناسرا و قسە مەکە هەمیشە ئەمانەت لە مێشک بێن. یعنی بۆ خۆم نێمە سەردان کاکە؟ تا من پێم دەڵم نەیە کەنعان. تەواو نیگەران مەبە ئەمانەتی خوابێ. كنعان سەلما دەتویست بڕۆی بێ ئەوەی خواحەفیزیم لێ بکەی؟ سەلما پۆلیس تاپنی دۆزەخ بوون بە کچێدت بۆ فاخر ئەوەندە بە دوام مۆڕات کرد تێگەیشتم هیچ فرفێڵەکت نەما بەکاری بێنی ئێستاش بڕۆ ون بە کچێدە گوێ بگرە منت هەڵخەڵەتان لە لەوێ ڕێگاجێت هێشتم بوەستە قابلە من بەمێجێت بێڵم تۆ دەزانی ناخم چەند بۆ دەسووتێ درۆزنی من باوەڕم پێت کرد چیم وتووە وتت عاشقتم ئێستا ژاوام درۆیە ئەو تا دەڕۆی ئەی ناڕۆی کاتمان نییە کەنعان. زۆر ناقەڵای سەلما باش دەزانێت چەندم خۆش دەوێ چەندیش بۆت نیگەرانم دەزانی لە دەستم بێ ناڕۆم تۆ بۆیە وا دەکەیت ئازارم پێ بچێژی تۆ بە جۆرێک هەموو دڵمت داگرتووە کە قەت ناتوانم لە بیرت کەم دەبێت تۆ ناتوانم مەناسەیەکیش وەرگرم چۆن دڵت دێوا بکەی گەر دەتەوێت ئاوا بڕۆم گەر ناخدارام دەبێ باش خواحافیز كنعان
ئەگەر کۆبوونەوەکەتان تەواو بووە بڕۆ، ئەگەر نە هەردووکمان لە زینداندا ڕزەین. هەموو شەوێ پەیوەندی دەکەم، لەبیر مەکە. ساعت 12. کاکە سەلما ئەمانەتی تۆیە. ڕامیز قارائیسکی لەگەڵ ئێمە دەی. باش کاک دکتۆر، خۆشم بەتەواو بێمە سەردان بۆ حاڵی دایکم. سەلامات بی، ڕۆژێکی خۆش. چۆ دەرەوە پەیوەندی بە جەنگیزەوە کرد. من لەو بارەوە قسەی لەگەڵ بکەم؟ ها باتێ بگەێنم بزانم بە منی دەڵێ دەچم دەیدۆزمەوە، کارەکە خۆم چارەسەری دەکەم، بۆ خۆمان بەکاری دێنین. باشە خاڵۆ، من هەمیشە کتێبەکانت دەخێنمەوە، دەزانم تۆ مێشکی تۆ چۆن کار دەکا، بۆ خۆمان بەکاری دێنین، دەکەین نەفسی خۆی خۆمان. بچکۆل ها خاڵۆ وس ئەزەل بیڵێ تۆفیق، ئەمڕۆ تۆ پشوو بدە. عەلی تۆ شەرمین نابێ من دەچم دەیدۆزمەوە، دەیهێنم لە هەر شوەیەک بێ دەیدۆزمەوە، وەڵڵی دەیهێنم بەرپرسیارەتی منە کاکە. ئیترم کارە بەرپرسیارەتی تۆ نییە تۆفیق. عەلی پشوێک بدە تۆفیق. بەرپرسیارەتی منە کاکە. کوڕا مانگێک لەمەوبەر ئەمەم بۆ کڕی، لە قوتو هەڵم نەگرت تا بە دیار نەکەوێ. تۆ تێدەگەی کاکە؟ ئەدی تۆ تێدەگەی بەرپرسیارەتی منە. بیهێنە بۆ ئێرە، قسەی لەگەڵ مەکە، با هیچ پێ نەڵێ، با هەموو لێرە بڵێ، کە لەگەڵ خۆتینە لەوانەیە شتێکمان پێ بڵێ. ئەی چۆن بیهێنە ئێرە تۆفیق. ئەزەل ئێستا کە ئەو کچە هات ئێرە بڕیارە داوە چی لێ بکەی ها؟ تێنەگەیشتم. ئەزەل تێدەگادی ئەو کچە لە کەیەوە بۆتە جاسووسی ئەوانە؟ لە پێش مەمەدەوە، لە پێش کوشتنی بەهارەوە. ئەگەر ئاوا بێ کە ئەو کچە هات بۆ ئێرە، چه بڕیارێک دەدەی ئەزەل؟ گەر من میدەم لێ خۆشبوون نییە، لە فەرهەنگی مندا لێ خۆشبوون نییە. عەلی گەر لە پێش بەهار ئاختەفۆ کچ نەماچەی خۆشویست لە فەرهەنگی منیشدا لێ خۆشبوون نییە.
تۆ بە قسەی بێنە عەلی. بە قسە دێنم ئاسانە بەڵام تۆ بڕیار بدە. گەر ئاوا دەرچوو چی لە شەرمیندەکەی؟ بیریت نەچێ جەنگیز لەو کارە یاساکان لەسەروی هەمومانە. ئێمە پیاوەکان لەوان جیاوازین و نرخی تایبەتی خۆمان هەیە. لەبیر ناکەم کاک یوسف، زۆرشت لە تۆ فێر دەبم، هیچ کامیان لەبیر ناکەم. باشە، حەقی هەموو کەسێک سێ دەرفەتە، لە هەموو ئاینەکانیش داوایە سێ حەق بەسە. دۆست و دوژمنەکانت سێ حەقیان دەدەیە کە سێیەمیان تەواو بوو یەکسەر دەی خنچێنی. تەواو. هی تۆش بوو بە سێ جەنگیز. چی بوو بە سێ کاکە؟ 3000 داوات لێکردم یارمەتیم بدەی. 1 ئەسکەندەر، 2 ناردنی پۆلیس بۆ یانەکە، 3 شوێنی ئەم کۆبوونەوەیە. لە سایت و لە هەر سێکیان شکستم خوارد. کاک یوسف بوو بە سێ جەنگیز. هەڵی من نەبوو وەڵا لە پیاوەکەی ژوورەوە بوو. هەڵی ژنەکەی ژوورەوە بوو. ئەو شتانەی وت. بەڕاستی؟ بەڵێ وەڵا ئاوا بوو. هەردووکمانیشی هەڵخەڵەتاند. کێک دەخۆی کاکە؟ کاک یوسف جەنابیشی دەخۆی؟ یانی 3000 تۆی هەڵخەڵەتاند. بەڵێ 3000 هەڵی خەڵەتاندم. یانی ئاخر بۆستێک دەقا بیکوژم. کەسێ دەرفەتت بە کەسێکدا دوای ئەوە دەیخنچێنی جەنگیز. گەر تۆ نایخنچێنی من دەیتۆپێنم. باش تەواو. ناوی ئەو کچەمان چی بوو؟ شەرمین. ئەوە هی منە. بۆ کوێ دەچی؟ ویستم بیکەمە مفاتە. بیرم کردەوە چی نەهاوی نەهاوارێ شتێک. ئەی ڕۆژی پشومان نییە؟ نابێ؟ وەڵا خراپ نەدەبوو. پێیاوە خراپەکانتان چارەسەر کرد؟ چەندانەیەکیان ماوە. ڕامیز ئەزەل هەموو پیاوەکانیان کۆ کردەوە؟ خۆ نەچوین شەرمین. بۆچی؟ ئەگەر چوو باین هەمومانیان لێوێ دەکوش شەرمین، چونکە کەسێک هەواڵی پێدا بوون کێ دەچین بۆ ئەوێ. گەر چوو بایەی ئێستا هەمومان مرد بووین. کێ هەواڵی پێداون؟ کەسێکی نزیک هەواڵی پێدا بوون، بەڵام کەسێکی زۆر خۆشەویست، کەسێک لەو گروپە، کەسێک لە خۆمان، خۆشەویستترین کەسی من. یەکەم جار کە ئەوەم بینی، یەکەم جار کە بینیم تازە لە زیندان دەرچوو بوو، پانتۆڵەکەم دڕابوو، ئاوڕم نەدایەوە نەوەکو ببینێ.
هەموو شەوێ لەسەر جێگای بیرم لێ دەکردەوە بۆ خۆم دەوت کوڕە تۆفیق تۆ بڵێ کچێکی ئەوەندە جوان سەیری پیاوێکی وەک من بکە دواتر ڕۆژێک سەیری کردم دیتمەوە کوڕە دۆزیمەوە کوڕە دەموت خۆیە ئاخر من چیم کردە شایانی ئەو کچە بێ دواتر دەمکو تۆفیق سیرکە دەگۆڕی بۆ ئەو کچە دەگۆڕی کتێب دەخێنیەوە فێری ئاداب دەبی بەخۆم دەوت دەبم بە پیاو چونکە بەخۆم دەوت تۆفیق ئەو جۆرە دەرفەتانە تەنیا یەکجار دێنە نێو ژیانی مرۆڤەوە بەڵام من پێم وتی تۆفیق پێم وتی با بڕۆین پێم وتی واز لە چەک بێنە پێکەوە با بڕۆین کچێ هەوڵم دەدا دەڕۆشتین هیچ نەدەهاتی تۆفیق من شتێکم نەکرد بایە تۆ نەدەچیتە هیچ شوێنێک تۆش ئەمەت کرد شەرمین ها تۆش ئەمەت بەرامبەرم کرد ها من لەوان نیم تکا دەکەم لێگەڕێ تکا دەکەم تۆفیق هەرچیکت بیستووە هەرچیت بینیوە هیچ یەکێکیان ڕاست نییە لێگەڕێ با تێتگەێنم من توفيق توفيق ئەوە کێیە؟ نازانم من دەزانم بۆ تۆ نەهاتوونە هاتوونە من بکوژن بینیت من لەوان نیم من ئەوەندە جێلم نا تۆ لە هەمویان ئاقڵتری لە هەمویان باشتری سێری چاومکە تێدەگەی کە ڕاستی دەڵێم تۆفیق سیر ناکەم شەرمێن تۆفیق باش ئێستا لەکوێیە؟ ڕای کرد بەڵام کاکە ئەگەر شەرمی بۆ ئەوان کاری کردوێ بۆ چی هاتوونە بیکوژن؟ یانی دەڵێ لەگەڵەوان کاری نەکردووە؟ نازانم بەڵام لە قسەکانی ئەوە پێ نەدەچوو نەدەبووە گوێ بگری تۆفیق دەبووە بیهێنێ ئێرە گوێم نەگیر کاکە بارودۆخەکە گۆڕا وەرەوە ئێرە کاکە هیچ جەگەرێک نییە وانە؟ تۆفیق وەرەوە لای خۆمان وەرە ئێرە شەرمیش لەگەڵ خۆت بێنە گوێت لێم بوو تۆفیق
علی من دەچم منیش لەگەڵت دێم نابێ ئازاد نابێ یوسف کە بینوێتی شوێنەکە چۆڵای یەکسەر تێگەیشتۆ یاریمان لەگەڵ کردوونە بۆیە بێگومان کاردانەوەی دەبێ با من چاوم بە هاوڕەکانم بکەوێ با مەیدانەکە بە بەتاڵی جێنێڵێ تۆ لێرە دەمێنیەوە ئازاد ئیتر تۆ نیشانەی دەبێ بزانی پێویستت بە شارنەوە هەیە لێرە دەمێنیەوە بڕیاریش دەدەی کە شەرمین هات چی دەکەی لێی یانی لێرە ئاوا بندم ئادەی علی ئێمە دەڕۆین بوون بە پێشەوە بەسەر کورسێکەوە دەتبەستێتەوە خوارزە چێ کردی؟ چێ سایدی کوشت؟ نازانم قسە بکە ڕامیز بەبێ قسەکردن ناڕۆی دەمێنینەوە فەرماندەم بویە خاڵۆ ها بویە پیا وانە؟ بۆ دوجار دەپرسم ڕامیز بیڵێ و ڕزگار بە چێ سایدی کوشت؟ بڕۆنە دەرێ وتم بڕۆنە دەرێ دەرگاکەش داخەن چەند ساڵە سعید دەناسم دەزانی؟ نازانم وەڵامم دەوە سعید لە هەمویان باشتر بوو کاتی خۆی کەم ئێمەی ماندوو نەکرد بەڵام پیاوێکی عاقڵ بوو چارەسەری دۆزیەوە دنیای پیسەکانی پاک کردەوە پێش ئێمە چارەسەری ئەو کەسانێک کرد کە ئارامیان تێک دەدا بیستت؟ بیستم فەرماندەم دەزانی چەند دەستەی تاوانباران باجی هێرشەکانیان داوە؟ دەستی چەند کەسی وەک توی ڕوبەڕووی پۆلیس بۆتەوە دیسان دەستیان کێشاوەتەوە هەواڵت هەیە یان نا؟ ئێمە لەوانە نین فەرماندەم یانی تۆش گەورەی ها؟ وەکو سعیدی وانە؟ دەچێ شوێنی ئەو هەموو شتێک دەبێتە هی تۆ گازینۆ قومارخانەکە اینجا دەتەوێت ببی بە ئەنتەری دنیا وانە؟ ئەستەغفرڵڵا فەرماندەم چێ مافیەکانی هێنایە ئەو شارە؟ ئەی کاری مادە هۆشبەرەکان لەکوێ دێن؟ کوڕە من پیاوم کاری وا ناکەم تەزویر نایەسایی چەتەی هەمووی ئێوەن ئەم کارانە لە فەرهەنگی مندا نییە فەرماندەم قاچاقچێتی خاوە ڕێگری چاوی تۆ لەمانە ناچێ کوڕە؟ کاری ئێمە خاوە وەرگرتن نییە سەربڕینی ئەو کەسانەیە خاوە وەردەگرن فەرماندەم ئەی چەک بۆ هەڵدەگری دەمانچە بەس ئەوەندەت ڕاستە فەرماندەم گەر تاوانە کەشمان چەک هەڵگرتنە سزامان بدا چەکەکە مافرە دەدەین بەڵام ئەگەر ڕۆژێک بێ چەک دەرچین ئەو ڕۆژە نا ڕۆژی دواتر یەکسەر دەکەوینە بۆسەوە ئەو ڕۆژێک کە وازم لە چەکێنا ئەو ڕۆژەیە کە تیایدا ڕامیز قەرەیسکی مردووە فەرماندەم خراپ نییە سعیدی ڕەحمەتی وە خۆی پێگەیاندووی چاک بێنە بۆ کاگرامیز دەی با بە یەکەوە قسە بکەیم بزانین پیاوێکی وەک سعیدت لێ دەردەچێ؟
گومان لە کەنعان دەکەن؟ نازانم بەڵام هەوڵی جروپریان هەیە. واتە شتێکت زانی؟ ئەوە یانی ناوی نهێنرا؟ باشە ئەی دواتر چی دەبێ؟ گەر لە هاتنەوە گرتیان؟ ئەو فەرماندەیە خراپە وەک جنۆکەیە. گەرگومان بکە کەنعانە یەکسەر وەکو سەگ دەیگرێ و دەیتۆپێنێ. کە وای بانێتەوە. باشە دەزانین سەلماتەوە و جارێک یەکسەر متمانە بە قسەی فەرماندەیەک ناکەین. با جارێک پێچ و پەناکانی تێبگەین تا ئەو کاتە من کەنعان دەشارمەوە. باش ئێستا گومان لە تۆ نەما؟ تەواو؟ نازانم ئەو شتایە لە دەست ئەوە. کە نەچوومە زیندان یانی چی؟ ئیتر تۆ سەرچی؟ منیش دێم خاڵۆ. دەی تۆ بڕۆ کاری خۆت بکە. دەرگاکە داخە دەڕۆین. عالی پێویستە قسە بکەین. ئێمە باشە ئازادە شۆ من لەبارەی شەرمینەوە عالی دۆزیتانەوە؟ نا ڕاکی لە بەدەست تۆفیق. ئێستا دەچم ڕاست سەر دەگەڕم زانم کەس لەبارەی شتێک نازانێ. دنیای سەر شەقام تۆ باشی لێ دەزانی. مناڵی سەر شەقامم شەقام لەگەڵم قسە دەکا ئەو دەنگانەی نابیستێ من دەتوانم بیبیستم لە بن گوێ من دەرناچێ. مادەم دەمی شوێنی شەرمنت پێ بڵم بەڵام تۆ گوێ نادێ هێزەکانی خۆت بەکاردێنی گوێت کەڕ نابێ ئەو ها؟ لەکوێ شوێنی شەرمین دەزانی؟ چەند شەوێک پێش ئێستا بە یەکەوە چوینە دەرەوە. ئێمەش تاوێ ببە. ئەوم گەیاندا و ئوتێلە بەرحاڵ تا ئێستا ژوورەکەی تەسلیم نەکردوێتەوە. باشە ئاگادار بە لە لێخوڕینە گاڵتە دەکەم گاڵتە. تۆ لێرە چاوەڕێکە لێرە هەتا سەرەوە ئاگی منە. سڵاو سڵاو بێزەحمە ژووری شەرمین شالتور ژمارە چەندە؟ شەرمی خان پێشکەمێک دەرچوو. دەزانم پێدەچێ بە پەلە دەرچوو بێ شتومەکەکانی لەبیر کردووە بۆ بردنەوەی شتەکانی کاک زەنگیز منی ناردووە. باشە بەڕێزم فەرموو. پێشوەخت مۆبیلیاتی کۆن یەکەم جار لەوان داوە کە بیهێنن یان میکرا لیان وەرگرە یان لێگەڕێ تۆی خۆم لیان داوە دەکەم. لە کۆتاییدا هاتی؟ دەیجانە مۆڵەتێک بۆ تۆ دەرپەڕە. تۆ حەز لە کەنعان دەکەی؟ وام زانی شتێک دەڵێ. بێگومان دەیڵێم ناتوێنە هێنیم بزانی؟ حەزە لە چ شتێکە بیکەم جنگیش؟ ئەیشان زۆر شتی هەیە حەزی لێ بکەی بۆ نمونە پارەکانی هێز و دەسەڵاتی حەزی لێ دەکەی؟ چ پەیوەندێکی بەنی هێنەکانی تۆ هەیە؟ زۆر پەیوەندی هەیە بە گوێرە ئێوەی لەگەڵ درێژت کردوتەوە حەزی لێ دەکەی. قسەی بێمانە مەکە ئەو حەز لە من دەکا تەنها لەگەڵ ژیانەکەی بەسرم دەبات جنگیش. گەر هەستی پێ بکەی لە سایی ئەو ژیانێک دروست دەبێ بەسەربردننی ژیانێکی باش خراپ نییە ها؟ ئیتر منی زەمێ ئەمە بڵم ئیتر پێی زۆمە ناکە. گەر ئامادەی دێڵێم یوسف و کەنعان هەردووکیان سەراوگێڕ دەکەم ئیمپراتۆری داهاتۆ بۆ من دەبێ. ئەوە نهێنیەکەت بوو؟ دەمێک بوو پێنەکەنی بووم جەنگیز. دەی بڕۆ سەراوگێڕان کەم ئێمە کارمان زۆرە. ئێدە بوەستە گوێ بگرە خۆ نازانی چیم کردووە. جەنگیز لوتت ئەوەندە درێژ نییە ئێمە باسی کەنعان بیرکان دەکەین. منیش باسی ئەو دەکەم گەردەزانی ماوەیە کە چۆن چاڵیان بۆ لێ دەدەم چ پیلانێکم بۆ لە ناوبردنیان داناوە. ئەرێ دەڵێی تۆ من ناناسی؟
تۆ تەنها ئەمە بڵێ بەم زوانە کارەساتێکی گەورە دەقەومێ کە ئەو ڕۆژە هات لە لای من دەبی یان لە لای کەنعان. بیسەلمێنە بیسەلمێنە دەتوانی بیرروخێنی بیسەلمێنە تا لای تۆ بم. چۆن سەلماندنێک نازانم بیرت لە هەموو شتێک کردوتەوە بیرێک لە مەش بکەوە. بەڵام حەز دەکەی با ماچێکت بدەمێ بچووک بۆ ڕووخاندنی ئەو. بەرامبەر ئەو مەوەستە لەگەڵی بە یانی خۆم خۆشەویستکەم وەکەوەی تۆ کردت ڕۆژێکی خۆش جەنگێش تاو وەستە گوێم لێتە. ئەوەی من بینیمە کەنعان تەنیاترین پیاوە باش بیناسا باش دەی نزیک بەوە ئەو شتانە بکە کە حەزی لێتی چوزانم لە خەمێک شتێک ڕزگاری کە یعنی بڕۆ ناو چاوی کارت ئاسان دەبێ. ها گەر کەنعان بۆ ئەوە پێ بڵێ کەنعان سەرەتایەکی باش دەبێ. کاک جەنگیز کوشتت بەداخەوە ڕای کرد. ئافرین بۆ ئەو پەیوەندیت کرد دژمنەکانیشمان بەدوایەوە وا بزانم کۆدەکەمان ئاشکرا دەبێت. گوێم لێ بگرە تۆ تەموزی حوزەیرانی هەرچی بیکوژە پێش ئەوان شەرمی بدۆزنەوە باشە. شەرمین وەرە دەرێ منم. شەرمین نییە کوڕم شەرمینی چی چاوەڕێی تۆ دەکا لێرە شەرمین ئەو لەکوێیە چل لێ کرد تۆ جارە چەکەکە دانێ حازین بڕە دەرێ کاک عەلی دەرچۆ لێرە بڕە دەرێ. تەفۆ وا دەزانی تێناگەم هەوڵدەدەی چی بکەی ئەی هاوپیشتە نەبووی کاک عەلی وا دەزانی تێناگەم بۆ هاتووی. تەفۆ سەیری جێگاکە بکە بەڵگەکانی عومەر هەمووی کردووە بە فایل. کاک عەلی تا دەستم ڕووداوێکی نەقەوماندۆ زوو بڕە دەرێ بڕۆ. نهێنی ئەزەل کە عومەرە شەرمین ئەوەی بە کەنعان وتووە هاسێر کە سەیری بەروارەکانیەکە. بەڵێ بەهار ئەزەل و بەهار عەلی و بەهار بۆتی بخوێنمەوە ها بخوێنمەوە ئەوەش قسەکانی بەهار خاڵی لاوازی ئەزەل و عەلیە. شەرمین بەهاری بەکوژداوە شەرمین ئەوی کردۆتە نیشانە نایکە ناکە ها باشە بگرە مەمەد جان هەموویانن تەفۆ ناخی ئێمەی هەڵکۆڵیوە. نایکە من شەرمین دەناسم نایکە. دەیناسی ها دەیناسی فەرموو ئەوەش دەزانی ئەمە کاتی خۆی بوو وازی لێهێنان ئێستا واز لێهێنانی چکرە ئێستاش تەلیاک و ملیاک بەکاردێنێ
ئەو شتە لەو شتە پیسە زیاتری شتێک بەلاگری دێتە بۆ دەیناسی ها؟ ها بیکۆ ئەوجا بڵێ دەیناسم ها؟ تۆ ئەمە لەوێداناوە ئەژەل پێی وتی تۆش ئەوە لەوێداناوە تۆ خەفاوی کوڕە تۆشتی وا بکەم بۆ بەکارهێنان تاوەکو دووبارە چەکەم پێم دی و من بەکاربێنیەوە نایکەم دووبارە نایکەمەوە ئاخ تەفۆ ئێوە مردوونە کوڕە مردوو کەسانی دەوروبەرتان هەمووی دەمرێ کامیل مرد بەهار مرد چەکدا دەستم وتت تەقە لە عەرەن بکە من شتی وام نەوتوە کوڕە وتت لەناو مێشکمدا وتت دەکی تۆ هاتە ناو مێشکم وتت بیتەقەنە تەفۆ وتت لەبەر دڵسۆزی وتت لەبەر ناموس من چی لەمانە تێدەگەم کوڕە هەوڵ دەدەم ڕاستیەکە بکەم دەڵم ئەو خائینە بەڵام ئەوم خۆش دەوێ دەزانم ئەو ڕاستیەکەیە بەڵام دەنگێک لەناو مێشکم دەڵێ مەیکە دەڵێ مەیکوژە ئەو دەڵێ ئەویش وەک خوشکتە دەڵێ ئەویش وەک خوشکە بچووکەکەتە کوڕەدان تەقە بکە تکایە پێم مەڵێ تەقە بکەم تخوا پێم مەڵێ تەقە بکەم تخوا پێم مەڵێ کاگەلی تخوا پێم مەڵێ بە قوربانی چاوت دەبم کاگەلی تەوا یوسف ئەیریش لە نێوانەکەدا هەیە هەتیوەی بەیە گوشە مێشکم پەرد دەکا پیاوێکی ئاوایە بەڵام بۆ گەیشتن بە کەنعان پێویست ئەو ببڕم اینجا دواتر لە کەنعان نزیک بمەوە بەڵام گەر دەزانی چەند قێزنەوە هەتیوە دەبێتەوە ئامۆژگاریەک وەستا تۆ لە هەموو کەسێک باشتر دەزانی لە ڕوویەکی ترەوە سەیری مەسەلەکان بکەی دەزانی چی دەبینم کاتی وێنەکە لە ڕووی دەرەوە سیر دەکەم جەنگیز ئەیشان کەنعان یوسف لەم بارەدا لە ڕاستیدا تۆ پێویستت بەمانە هەیە نەها ئەوەیش نا جەنگیز منەوە دەڵێم کە لە دەرەوە دەبینم ئەیشان ڕاست دەکەم یانی تۆ بۆ ئەوەی بوونی خۆت بسەلمێنی کاتێکی کەمت هەیە بۆ لە ناوبردنی کەنعان پێویستە کەنعان بەدەست بێنم بەم شێوە کار بکە جەنگیز یەکەم جار وا لە کەنعان بکە تۆ بکاتەوە بەشی خۆی شتێکی ئەوە بکە کە دژی کەنعان بتوانێت ئیشان بەکاربێنی وەکو کارتێک لە دەستی خۆت ئەخم نەوشتە لەکوێ بدۆزمەوە پاڵ بە پشتیەوە بنێ و چاکێ بخۆوە ئاگاش لێ نییە یەکسەر دەرفەتێک لە پێش خۆی بە عەرزدا دەدا و تویست نیگەرانمە بە زاوا زێڕینە تۆ بێ ئەوەی بەرامبەرێک وەرگری ئامۆژگاریت نەدەکردم چی ڕوویدا؟ یانەوەتا چەند پیر بی ئەوەندە نەرمتر دەبیت سپاس بۆ خوا من هیچ پیر نەبوومە بەڵام ئەو کەنعانەت بینیوە دەزانی چی لە من کردووە جەنگیز چوە ناو خوێنم منی هەڵقەڵەتان ئەی شەنی کچمی بەکارهێنا دواتریش بە بیانی ئەوەی بۆ چاکەی منێتی بۆ ئێرە دوور خستمەوە دەهوێی گوێی من بخاتە پشتی سەرمەوە ئەو زۆر بەهێز نییە کورە ئەو هیندی تۆ بەهێز نییە بەرامبەر سەرداری کەشخە تەنها گیزەگیزی لێوە دێ ئەو دوژمنی منە جەنگیز ئەو دوژمنی ئێمەیە جەنگیز وانە بێگومان وایە کاکە ئەمر کە کاک یوسف ئەو شەرمینە 3000 پاسیدا گوا کوشتت چەند جار ڕای کردووە دوای کەوتونە دژمنەکانیشیان پێیان زانیوە ئەوانیش دوای کەوتونە نیگەران مە بەناگاتە شەو جەنگیز باڕاست پێت بڵێم من نیگەران نابم خەڵک لەو شتە نیگەران دەبێت کە من دەیکەم تا ئێوارە ویشە تەواو بکە تەواو بوەستە شتێک لێ بپرسم ئەو ئەزەلا لە هیچ شوێنێک نییە بە دیار نەکەوتووە ڕامیسیش لە هەر شوێنێکی سەلامەتە کەسیش قسە ناکە بیرۆکەیەکت هەیە ئەزال خۆی لە پێچوپەنەکان ناشارێتەوە
بۆیە لە شوێنی نهێنیەکان بە دوایدا مەگەڕن ئەو لە شوێنێکە ئێوە لێ نەگەڕاون بڕۆ سەر باسە سەرچێکت جەنگیز چوونە بۆ یانەی لێ دەوڕاکە یعنی دەڵێ لەوەیە ئەو ئەزەلا دوعا بکە خۆی بە دەرگاکەتەوە نەنابێ کاری خۆت بکە جەنگیز ئەلو بەڵێ منم سەلامەت بی بەڵێ بەچەوان بێت بگەوێت نیازمەوەیە هەندێک شت بگۆڕین بەڵێ پەیوەندی دەکەمەوە باڵپشتیان گرینگە ئەوە چی دەکەی لێرە؟ بۆ کار وەرە دەگەرتم وتت زوو وەرە دەرگا کراوەیە ها ئەوە ئێمە پشتوان ڕۆژان یەکشەمەیە ئێ باشە کەواتە بۆ خۆم ڕۆژ یەکشەمان سێری زنجیرەی بۆ دەکەم داوای لەبردن دەکەم کەوە کێشە نییە کەوایە کەمێ ئەوە دەڵێم باشە دەمویست بڵێم کە مادام هاتوومە با بۆ بەیانی ئامادەکاری بکەم بەڵام گەر دەڵێی دەڕۆم بەیانی دێمەوە زۆر باشە حەزەکەی باش ئێمە جاری ڕابردوو چۆن توانیمان ئەوەندە قسە بکەین کام جای ڕابردوو ها ئەو جارێ ڕابردوو کە هیچ نەبووە ئەو قسانەی کە دەبێت تا تایە بەنهێنی بمێننەوە هەتا ئەو جارەش دەبێت پارێزم کە هیچ نەهاتووم بێخەم بە لە هەموو ئەوانەی کە ڕویان داوە بێزەحمەت وەکو کورتە فیلمەکانمان لێ هات دەزانم دەدویست بڵێ سیدێکت بۆ هێناوین دەست خۆش منیش دەویست بڵێم مادەم هەراتی وەرەکەمە کار بکە بەجددی پێش قسەکردن پەیمان وەردەگری باڕەکە پاک و خەیان بکەوە باشە بەسەر چاو منیش دەڵێم با بێتە دەستپێکێکی باش سەرەتایەکی باش نەبوو کەنان ئاوا تۆم زۆر خۆش دەوێ ئەوە چی دەکەی ڕامێز؟ ئێوە بوونەتە عاشقی قوتابخانەی سەرەتاییەوە کەی دەتخوازێ؟ ئۆف بەلای من وەک ئەسیر وایە تازە 3 مانگ بەسەر ڕۆشنی تێپەڕیوە پۆلیسیش هەر بەدوای دەگەڕێ ئاوا کاتێ ناپەڕێ هەموو ڕێژە نامەنووسین شەوانیش لەسەر تەلەفۆن بەڵێ تۆ لێرەی پیاو هەیە دەرچێ؟ تۆ ناتەوێت دەرچی؟ دەمەوێ بەڵام جارجار هیچ تااقەتم نامێنێ ڕامیز چونکە هیچ شتێک وەک جاران نییە کەنعان لێرە نییە تۆش بۆ خۆت ناتەوێ من ببینی من هەمیشە تۆ دەبینم سەلمە میوانە خانەدانەکانت سیاسەت مەداران پیاوانی کار بۆ هەر شێ بچی لە دواتەوە کەسێک دەڵێ بوەستە کاری هەیە یان پارەی دەوێ یارمەتی دەوێ ئۆف خۆزگە کەنعان لێرە بوایە وەرە بزانم ئەو مێزەی پێشەوە دەبینی؟ یەکەم جار کە هاتم بۆ ئێرە وتم ئەو مێزە دەبێتە هی من ئەوە بوو کوڕم بە ئامادەکارانی شانۆ بڵێ ئەم شەو سەلمان نایەتە سەر شانۆ ئەمر دەکەی خاڵە بەڵام هەموو کەس بینیان من لێرەم ئەگەر ئەو مێزە هی من بێ ئەوە قسەکەی من دەڕوە منیش دەڵێم کە ئەم شەو کەمێ بە مێشکی تۆوە خەریک دەبین ئەو شتە چۆن دەبێ؟ ئەم شەو ئێرە خزمەتی تۆ دەکا ومێت کوڕم
باشە کەوایە دیڵێ بپرسە وەڵام دەمەوە. باشە خێزانەکەت ئەوان ناناسم. شوێنی ئەوان جیاوازە لە غازی ئانتەبن. دەی نۆرەی تۆیە. ئەوەی من ئاوایە دایکێکم هەیە دواتر ئێستا ژنۆرەی توێ دەپرسم یەکەم خۆشەویستە چێ بوو؟ یەکەم خۆشەویستم لە گوند بوو ناوی زەریا بوو چاوی ئاوەکو چاوی شەروا بوو پرچی وەکو قەلە ڕەشوا بوو. دواتر چی بوو؟ دواتر وتم هەی بێ ناموس ئەگەر تۆ دەمانچەبی ئەوە من باروتەکەیم ئەگەر من نەبم پێم و تەنانە بە گیانی خۆشت ڕناگەی گەرنم ناسی بەی دەموت درۆ دەکەی خۆ نامناسی مەبەسم تۆ من دەناسی ئەوە یەکەم جارمان ئەوە بە یەکەوە قسە بکەین. قەت بۆ ڕۆژێک سەیری ناخی من بکەی منی ڕاستی سەعات بوو 12 ئێستا کەنعان پەیوەندی دەکا سەرەتایەکی باش بوو بەیەکەوە. چی؟ چۆن بیڵێم بۆ ناسینی تۆ بەڕاستی دۆزیتانەوە عەلی؟ شەرمینمان نەدۆزیەوە بەڵام شتی ترمان دۆزیەوە. پێویست دەکەم بیزانم؟ پێویستە بیزانی دیسان دەستی بە مادەی هۆشبەر کردوتەوە و ئەوەش فایل و شتیشی بۆ لایانی بەرامبەر ئامادە کردووە. لەکەیەوە؟ پێش چەند ئامادەی کردووە؟ ئەو بەهاری بە کوژداوە. ئەوە بەڕاستە؟ فایلەکەی دیش هەموو کەس مەمەدیش تێدایە؟ تێدایە؟ تێدایە براکەم مەمەدیش تێدایە. چی نووسراوە؟ ئاسان نووسراوە پارویەکی ئاسانە بەبێ بەرگری. کاکالی ئەزەل پێتر پێویستە بڕیارێک بدەی شەرمین بدۆزینەوە چی لێ دەکەی؟ جارە بیدۆزەوە عەلی جارە بیدۆزەوە. ئەمە چ کارێکە؟ تاکسەکەی ئۆتێل وتی هێناومەتە ئێرە. شەرمین تۆفیق لێم خۆش دەبی؟ لە کۆی؟ ئەم نەکردو کە بیری لێ دەکەیەوە تۆفیق بڵێ لێت دەبورم. دەمێکە لێت خۆش بوومە شەرمین من هەموو شتێکت بۆ دەکەم. تۆفیق شتێکی زۆر خراپیان بەسەر من هێناوە. لەکوێ شەرمین زوو بڵێ تا بێم بدبمەوە. تۆفیق پێویستە بڕۆم پیاوە خراپەکە هاتوو.
سڵاو چیت وت کردم ئێستا هەموو دەیانەوێ بم کوژن کە ژوورەوە بەسە ئیتر بەتەمان نەبوو من بکەیتە ژوورەوە من دەبارزن وانە باشە بەڵام سەرەتا دیاریەکەت نزیک بوو خۆ نەیکوشتووە ئەی چی لێ کرد ئەمە داخە گوێگرە تەواو ئێستا باشتر بووی دەتوانی هەستیەوە بۆ پێ دەچین دەگەڕینەوە ماڵی شەرمی لی دەدەم شەرمین سواری ئۆتۆمبیلەکە بە وتم سەرکەوە شەرمین شەرمین ئەلو وتم بە هەواڵێکت پێ بدەم شەرمینیان برد عەلی بردی ئەلو کاک یوسف نەکەی جەنگیز قسە بکەی دەبێتە چوار ئێستا یان بڵێ کارەکەم کرد یان شەرمینیان دەستگیر کرد ئێمە نا ئەوان گرتیان کەواتە ئیتر بۆ خۆمان چارەی دەکەین منت لەبیر نەکردوانیە دەبێت لە مەودا خۆت بەسەلمێنی تکایە دەمە بەزە سەرم ئەیشان جار هیچ کاتی نییە باشە کەوایە باکەن هەم بێتە سەرەوە لە خوارەوەی دەبواە یوسفیشە تێ نابە بۆ ئێرە ئەو پیاوە زۆر حەزی بە خەنکاندنە سکاڵای منی لە لای تۆ کردووە پێوتمە پیاوەی کە داوتە بە من ئەمڕۆ بۆ هیچ کارێکی من دەستی نەداوە ها ئاوا سەیرم مەکە هیچ پێم خۆش نییە من ئەو پیاوانیم کە دەرگای دەرچوونە نیشاندەم تۆ ڕێگای دەرچوون بە من نیشان دەدەی چیت نیشاندەم بۆ نمونە شێوازێکی کاری ئاقڵانە پیلانێکی کارامە شتێک لەو کارانی لەژێر دەستە ڕێگایەکی دەرچوونیان نیشان دەی چوزانم ئیتر تۆ ڕێگای دەرچوون نیشاندە تەواو خۆم دەسەلمێنم مادەم زەحمەتت کێشاو تا ئێرە هاتی نا من بۆ ناتوو پەیوەندیەکەی یوسف تەنها چاکسازیکردنێک بوو
من لەبەر خەزوورەکەی تۆ هاتوو. سەردار دەزانی لەکوێ؟ نا تۆ نازانی؟ پێم وت لەو ناوە نەسوورەتەوە وەک مشک بۆی دەرچوو تەنانەت لە کوونەکەشی دەرناسی. ئەوەیە تۆ بۆچی دەتەوێت ئەو بدۆزیتەوە؟ وەک تەڵەکەی بێشکەیە کوونەکانی هەموو شتێک دەگرێ. چیرۆکی کوشتنی مەمەدی بۆ ئەیشان جێڕاوەتەوە. من بۆ خاتری ئەیشان وادەی ئەوم درێژ کردەوە بەڵام وادەی تا سنوورێکەوە نییە. دەتەوێت پلێتەکەی بۆ بڕی؟ دەکرێت وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوە. شەرمینمان دۆزیەوە ئازەل بینەوە؟ نا لە دەرەوە میوانێکی زۆرمان هاتووە. پیاویان لەوێ داناوە چی بکەین؟ بینیان هەواڵێک بدەینە خاڵۆ. حاڵی شەرمین چۆنە؟ کەوتووە تەمووز بێهۆشی کرد. ئازەل هەلۆ گوێت لێمە؟ دەخسەیەک بکە لەوێ شتێک بکەین یەکتر ببینین. لێت تێناگەم نا گوێم لێنێ عەلی یەک دەقا بادە مۆسیقا عەلی دایکە خۆم پەیوەندی پێوە دەکەمەوە باشە؟ خاڵۆ هەواڵێکەیە؟ پێویستە بڕیارێکی زۆر زەحمەت بدەم. پێویستە بڕیارێکی زەحمەت بدەی؟ تۆ لێی گەڕێ خەریک کاری خۆت بە ببوورە. موچەی چەند دەبێ؟ چۆن؟ من هەمیشە وا دەکەم دەڵێم پێویستە بڕیارێکی زەحمەت بدەم بۆ نمونە بە گوێرەی موچەکەم دەبێت جۆرە جلێک لەبەرکەم بە خۆشحاڵیەوە. ها ببوورە خەریکم بیر لە شتێ دەکەمەوە. باشە بیرکەوە بیر ئاوا دەیکی یەکەم جار لە ئاسانەکانەوە دەست پێ بکە لە 1000 شت بڕیار لە یەکیان بدە. شێوازێکی باشە. چەندە؟ موچەکەم ها نازانم بیرم نەکردێتەوە. بەڵام تۆ بڕیار لە هیچ نادەی. 1000 لیرە. 1000 لیرە باشە؟ باشە باش دەڵێ ڕۆژانە ساعت چەند بێمە ئێرە؟ دەوری 5 ڕۆژانە ساعت 5 زۆرە و 3 شەو بڕۆوە یەک شەمانش پشووە. باش دەڕۆی بەڵام پێویستە خێراتر بی خواردنەوەکانی ناوم شوشانە پێویستە فەحز بکرێن هەفتەی جارێک بیکەم. بیکە بۆستە لەگەڵ تۆفیق بێکەوە بیکەن. جلوبەرگ هاو بەشیان ئاوا کار بکەین بیر مەکەوە زوو. نا نەخێر کابوتی شرت. گەشتی مانگانە. نییە. ئای ڕازیمان نەکرد تەمینات. نییە. نانی ئێوارە. هەیە. ئێستا بڕیارە زەحمەتەکەت بدە چیت هاتە عەقڵ. پێویستە بیکوشم. پێویستە بیکوشم. سیرکە. چەندە ئاسان بوو؟ بەڵێ. زۆر ئاسان بوو. بادە تۆ ئێستا یەکسەر بڕۆ. هەر ئێستا. کاگایی هەتا هەواڵێک لە ئەزەلەوە دێ ئێمە لێرە گوێ دەگرین هیچ ناکەین تەفۆ. تەفۆ تۆ بڕۆ چاودێری دەرەوە بکە بێ پەنجە بە دوامانەوەیە.
هیچ ناکەم کاچی خۆم هەر قسەی لەگەڵ دەکەم بەس قسە دەکەم بەس بە ناسکی تەفۆ تێگەیشتن تۆ کچەت خۆش دەوێ بەڵام تۆ بۆ خۆت بینیت هێشتا دەڵێ من ئەو کچە دەناسم لەگەڵ ئەوان نچوو لەگەڵ ئێمە مایەوە ئەگەر لەگەڵیان چوو بە ئێستا سەریان بڕی بوو بۆچی ناخی ئەو کچەی پڕ کردووە لە پیسایی تەموش دەڵێم بەیانی لە ڕۆژنامەکان دەیخوێنیەوە چیرۆکی کچێکی زانکۆ لە ماڵەوە ڕای کردووە دەزانم کاکە خۆ دەبەنگ نیم ئەوە باجیشی خوڕیە تەفۆ جملەکانمان دەناسین ئەوان لێ خۆش نابن ئێمە ئەوان نین کاک عەلی وایە ئەو کچە بۆیە لێرەیە متمانە بە تۆ دەکا متمانەی بەوەیە کەوا تۆ لێی خۆش دەبی من دەچمە دەرەوە و دوایە دێمەوە ئەم ماوەیە زۆر ناوی تۆ دەبیستم وتم با خۆم بێن بیبینم باشت کرد بەڕای تو ئێمە بۆ هاتووینە ئێرە بۆ یەکتر ناسین ڕاستە با یەکتر بناسین لەوانەیە کەسانی تر بەهەڵە ئێمەیان بە تۆ ناسان دەبێ ها ئێمە زۆر مرۆڤی سەرڕاستین زۆر جوانە ئەو کەسانەشمان خۆش دەوێت کە گوێ لە قسەی ئێمە دەگرن جا ئەو کەسە هەرچێ بێ ئێمە وەکو کەسانی تر دۆستی توند و تیژینین ئێمە پیاوی کارین چەند قازانج دەکەی لێرە بیست ئەوەندەی تێدایە پلیتی فڕۆکە سەرکەوە بفڕە بە کەیف خۆت بژی زۆر بەخشندەی کاک یوسف بەڵام من قبوڵی ناکەم ئەوەی لە ناو ئێرەدایە مرۆڤ لێ دەبێتە مەراق وانییە لێرە هەرچی دەنووسی لە ژێر سەلامەتی یوسف ئەیردا دەبێت پەیمانی منە سنووری سەلامەتی من ئەوەندە نییە کەوایە ناتوانم قبوڵیکەم ئازەلی خۆشەویست لە جدیەتی بارودۆخ کاگاداری هەموو کاتێک سەریکە من نامەوێت گیانی خەڵکی بسووتێ ئێمە مرۆڤی سەر هەسارەیتر نین باشە جەنگیز ئەو مناڵەت خۆش ناوێ لەوانەیە سەریکە دەڵێم لەوانەیە ئەوت بدەمەوە ها ئێوە لەوانەیە بیدەنەوە بەڵام من خۆم بەدڵنیایەوە دەیبەمەوە کاک یوسف ئێوە پیاوی کارن ئێوە ئەگەر ڕاست دەکەن شتێکم بدەنێ کە نەتوانم بۆ خۆمی بم چییە ئەو شتە؟ هیچ شتێک قەڵەمەکەت وەرە بابەیەکە و دووسێ هەنگاو بڕۆین تەنها ئەو دوانەمان بۆ ئەم ئامادەم بڕۆنە دەرێ بەخێر بێن کاگەزال ببوورە بێپرسی تۆ شتێکم بۆ میوانەکان ئامادە کردووە بەڵام من ئێوە دەناسم بەخێر بێن نافەرمووی دەوری 12 شەو لێرە پیرۆزکردن هەیە دوای کەمێک ماوەی ئەوە نامێنێ فەرموون تکایە یەکەم جار لەگەڵ چێ قسەت کرد تەمووس یەکەم جار لەگەڵ قسەم کرد چەند پارەیان پێدای؟ وەک ئەوە نییە کە بیری لێ دەکەیەوە کچێ ژی ناڕەسان ئاخر چۆن ئێمە بۆ ئەو ناڕەسەرە ئێمە قەینا بەڵام چۆن ئەوەت لەگەڵ تەفۆ کرد خۆ تەفۆ خۆشی دەویستی تەفۆ عاشقی تۆ بوو هەموو کات شێتی تۆ بوو ئاخر چۆن ئەو شتت لەگەڵ ئەو کوڕە کرد چۆن ئەو پێیت پێ کرا
وەکەوە نییە بیری لێ دەکەیتەوە. چی وەکەوە نییە بیری لێ دەکەمەوە ها؟ ئەوە چییە بەڵگەنیە ها؟ بیرکردنەوەی بۆ چییە؟ باو هەتی وەم پیشان نەداوە ئەگە پیشانی بدەم دەبێتە 2 پاسە لە خەفەتات. بابی خوێنمەوە؟ مەی خوێنەوە. ساڵی 2010 تۆفیق حەز لە من دەکا. مەی خوێنەوە. سەرشێترین کەس لە ناوماندا ئەوە. خەڵکیان نەدۆڵە، جاهیلە، هیچ تایبەتمەندێکی باش لەودا نییە. سیخوری کۆمەڵەکەیانە، پیاکوشی کۆمەڵەکەیانە. هەمیشە سەیری من دەکا، من دەترسێنێ. بەڵام ئەوە ئاساترین ئەقڵە، زۆر کەساسە. گەڕ ڕووی بدەمێ خۆشەویستی پێ ببەخشم، ئاساترین کەسەکە بتوانم بۆ لای خۆمی ڕابکێشم. دەستشم پێ کردووە بە هەفتەیەک عاشقی من دەبێت. هەفتەیەکی چی؟ من لە یەکەم ڕۆژەوە عاشقت بوو. کە لە ژوورێک گوێم لە دەنگت بووتم بە هەندێک گەنجمان کەم نازانم خراپم کردووە باشم کردووە. ژیانی ئەو دڕزگار کرد. نۆرەی منە. ئێرەم بەدڵ بوو، جوان دڕێک خستووە. جارێ ماوێتی، هێشتا گەورەتری دەکەم. پیاوێکی سەیری. حەق وایە جەنگیز بدەین بە ڕامیس و منیش تۆ ببەم. بەڕاستی تۆم کەوتە بەردڵ. لەوانەیە ڕۆژێک بێ هەمووان برێکەوە لەسەر مێزێک دانیشین. لەوانەیە؟ تۆ پیرە پیاوەکە ڕازی کە منیش کەنعام بە 2 قسە. دەواز دەو نیشانە بێنە بۆ خاتری خوا، با قسەی خۆمان بکەین. سیرکە لەکوێوە بۆ کوێ؟ پێش کەمێک دژیەک بووین، بەڵام یەکترمان ناسی، ڕێک کەوتین، دانومان کوڵا، لەوانەیە بەختت گەڕا بێتەوە. با قسە بکەین. هەموو کاتێک چاوەڕوانتانم. هەموو شتێکی بزانە، بە زیندوی نایهێرمەوە. خاڵۆ، یوسف لێرە بوو. نامێ پێویست ناکە، هیچ نەبوو. وەڵا بە شێوازێکی شارستانیانە شەڕمان ڕاگەیاند. شەڕ خاڵۆ، ئێتر فەرمانی کوشتنی کەسانێک دەدەم. ها چۆن؟ نەک بە خوێنگەرمکردن و ڕاکێشانی دەمانچەکەم لێیانەوە لە دوورەوە. بە ئارامی هەروەها بە خوێن ساردی فەرمان دەدەم. تۆبی چۆن دەیکەی خاڵۆ؟ یەکەم جار لە خەیاڵمدا ئەو دەمانچەیە سوار دەکەم وازە. چاوم دادەخەم و لەناو خەیاڵمدا دەچمە بەرامبەر ئەو پیاوە. چەکەکەم دەردێن و لەسەر سەریدا دەنێم. دواتر لە خۆم دەپرسم داخۆ ئەو پیاوە شایەنی مردنە. علی شەرمینە لاتە؟ بەڵێ. بیکوژە. چی وت ئەسەر؟ چی وت کاک عەلی؟ دەڵێ بیکوژە. تۆفیق بیری لێ
دەکەیتەوە. تۆ نا تەفۆ تۆ نا. هەمیشە من بوومە کاک عەلی. هەر ناجارێک ڕاستیەکەم بە من بڵێ. ناچین بۆ ڤارناو شدوانیە؟ نا نەخێر. ناچین بۆ هیچ شوێنێک. قومارخانە و شتیش ناکەینەوە وانە؟ چیرۆکە. ناتوانم خۆشەویستەکەم لە دەستی پیا و خراپان دەربێن بوو. تا هەتایە بە خۆشی بژیم ها؟ زۆر زەحمەتە تەفۆ. زۆر. هەوڵم داوانیە کاگەلی؟ ها هەوڵمدا؟ هەوڵتدا شێرەکەم. هەوڵتدا. تۆ ئاگا لە دەرەوە بێ کاک عەلی. لەوانەیە ئێستا بێن. بگرە وەک ئەوە نەبیری لێ دەکەیتەوە. شمە شوێنێکی هەڵا. دەبەنگیم کرد. مردنی کامیل منی لە ئێوە زۆر تۆڕە کرد. چوومە بار. زۆرم خواردەوە. وەکو ڕابردوو زۆرم خواردەوە. دواتر کەسێک هاتە سەر ڕێم. نەمدەناسی. لەگەڵی چوو. ئاخر بۆچی شەرمی؟ وەک ئەوە نییە کە تێگەیشتووی زۆری لێ کردم. ئافرین تۆ کچێکی باشی ئەوەش پاداشت زۆری لێ کردم دێتەوە بیرت هەموو ڕۆژێ پەیوەندیت پێوە دەکردم تا لە حاڵم پرسی باشم تۆفیق ئەی تۆ نانەخێر ئەمڕۆژ لە ماڵەوە سەیری فلیمەوە شتانە دەکەم ئۆکەی بای ئافرین کەوایە پاداشتەکەت هەموو ڕۆژی زۆری لێ دەکردم هەڕەشەی لێ دەکردم هاواری دەکرد هاواری دەکرد ڕانەکەی بە زۆر کردم تا ئەو کاتەی زۆر شەرم دەکەم بیڵێم تاوەکو ئالوودەیان کرد و بێ و ژێرە هیچم پێ نەدەکرا ئافرین ئەوەش پاداشتەکەت دەزانی ئەمە چ جۆرە شتێکە باوەڕ پێ ناکەی وانییە چونکە پێشتر درۆم لەگەڵ کردی هەروەها سێری ناو چاوەکانیشم کەی پێم بڕوان ناکەی سێری تو کاغەزکەی باوەڕ دەکەی بەڵام سێری چاوەکان کەی باوەڕ ناکەی باشە تۆفیق کەوایە باوەڕ مەکەم بەڵام هیچ یەکێکیانم نەفرۆشتووە هەموویان زیاتر نەفرەتم لەو پیاوە کردووە
هاتن تەفۆ خاتری تۆ مامەوە لەبەر تۆ چوون بۆ لای ئەو پیاوە ملی خوار دەکردەوە زۆر خراپ دەیترساندم بەڵام تاوەکو متمانە بەدەستبێن و بچمە ناخیانەوە وام کرد تاوەکو پێم بڕوا بکەن مامەوە تا متمانەم پێ بکەن بۆچی ئەوەندە مامەوە باوەڕیان پێ دەکردم چاکەی تۆم دەویست و دەمویست شتێک بەدەست بێنم و بێمەوە بۆ یەکردم تاوەکو پیاوەی خۆشم دەوێت دڵخۆش بمێنێتەوە دەبێ فەلە بکەین و هاتن تەفۆ باوەڕ ناکەم شەرمی هەڵم تۆفی چی بکەم هەڵم داشتم براکەم من وەڕاست نابم کاکە وانە؟ ئەلو کەنعان؟ ئۆف وام دەزانی وەڵام نادەیتەوە کەی وەڵام نەدایتەوە کەنعان؟ 4 مانگە لەبەر تۆ نیوەی ئاهەنگکەتەوە و ناکەم باشە تووڕە مەبە کسێ تۆ نەبی من لێرە شێت دەبم بەخوای باشی وانە؟ زۆر بیرم کردووی تەواو دەبێ ئێستا دایخەم بوەستە جارە دای مەخە ئێرە زۆر ساردە کەس ناناسم لە ماڵە ناچمە دەرێ ئەوە بێ شێت دەبم سەلمە بەڵام سیرکە پۆلیس هێشتا گومانیان لێت ماوە کەمێکی تر بەرگە بگرە تۆش بیرت کردومە؟ بێگومان بەڵام پێویستە بڕۆم چەند؟ زۆر چەند؟ زۆر بیرم کردووی منیش زۆر بیری تۆم کردووە کەمێ باشم بۆ بکە ئەوێ چۆنە؟ چۆن بێ وەک خۆیەتی گازینەوە هەموو شەوێ لێوان لێ و پڕە باشە دەیکەن ئانجیان منیش خۆشم دەوێ کاکرامیش چۆن بوو بەدڵت بوو؟ وەرە بۆ خۆمان قسە بکەین ئەمڕۆ بۆ تۆ سەمام کرد بە تایبەتی بۆ تەواو سەمایم هەڵبژێت سپاس دەکەم کە بەدڵت بوو من کارم تەواو بوو
دەچون بۆ پیاسە دوا دەکەوین. من وازم هێنا ئاوا باشە. فەرمودانیشە وەرە تۆش بخۆوە. بۆ وات کرد سەرما لە پێشەو هەموو خەڵکە؟ بەلای تۆ گرنگ نییە بگەڕەوە لای سەماکەرەکەت. ئێرەیت پێم برد؟ لە چی ئیرەیت پێ ببەم؟ سەعاتێکە لە شەحنت داناوم بەم تەلەفۆنە بێهۆدەوە. بۆ خاتر کەنعان بوون کەنعان. کەنعان ئەرێ بەس نەبوو 4 مانگار کەنعان. هیچ تۆم نەناسیوە لە ژوورەکەم بڕۆ دەرێ. کەنعان لە بەرابەر نییە. هەستم پێ کرد کەنعان وەک تۆ ئەوانەی نییە. بۆ من چیم؟ پیرە خاڵۆی نازانم چی. تۆ خاڵۆنی؟ هەموو کەس لێت دەترسێ؟ دەترسن بێگومان. بیگرەوە تا سنوورت نییە شەرمت نییە یاسات نییە. هەرچی بتەوێ نایبێ تێگەیشتی؟ دەیبم نایبێ بە هەموو هێزی خاڵۆکەتەوە ناتوانی بیبێ تێگەیشتی؟ تۆ ویژدانت نییە هەموو شتێک نابێ و تەواو. تۆ وەحشی هەتیوی وەحشی. لەم ژیانەدا زۆر شت هەیە نەیزانم. کەی یەکەم جار کوڕە کچێک بە تەواوەتی دەناسێ نازانم. کاتێ لە کۆتاییدا وشەی تەواوە دۆزیەوە بۆ وتنی ئەو شتە گەر زۆریش لە دوورەوە بێ لە هەر کوێیەک بێ کاتێ دەزانی کە چی کردو و چی دەکا. حاڵت چۆنە چمۆرە؟ یانەوە تا هەموو کەس لە بەرامبەرت بێ و تۆ لە لای ئەو دەمێنیەوە هەوڵمدا بەلای کەمیەوە هەوڵمدا وتی دێمەوە لاتان وتی هەوڵ دەدەم مۆشتانی ئەزەل دەهێوێ بیزانم ئینجا دێمەوە. تۆ سنوورەکەت کردەوە کوڕم تۆ سنوورەکەت کردەوە ئەوەتە بۆ خاتری ژنێک هەمومانت فرۆشت سنوورەکەت کردەوە. دەزانی ئەو شتێک کرێت چمانایەکی هەیە تۆفیق؟ دەزانم. لەمە دووە ناهێڵین تۆ لێرە بی. دەزانم. هەموو شتێک لە دەستدا تۆفیق. هەی دەبن دەتووڕەمە بە کاکە. چۆن تووڕە نەبم کوڕە؟ منیشت لە دەستدا چۆن تووڕە نەبم؟ باوا بێ بەڵکو ڕۆژێک لێم ببورن ها؟ ڕۆژێک دێ لەوانەیە تێبگەن. چیم پێوتی؟ دیسان کلااومان لە سەردەنەی هیچ نەگۆراوە بڵا؟ وەڵا گۆڕاوە ئیتر چمە ناخیانەوە. ئەوەش لە منەوە دیارریەکە ناونیشانی سەردار ئەوەی مەمەدی کوشت ئەوەت نەدەویست؟ تۆفیق دەرگە داخە. کەی کوڕێک کچێک دەناسێ تازە ئیمڕۆ تێگەیشتم هیچ کات نایناسێ
بێگومان باوەڕیان کرد. دەبێت دانی پیا بنێم تا ئەمڕۆ بەسووترین کارە کرد بێتن. هێشتا ئەمە هیچ نییە. بەڵێ ئەم سیخورەکەمان زیاتر خستە ناوەوە. هەمە و پیاوەی گیانی بێزار کردومە بە دوژمنەکەی منت شاد کرد. تازە دەست پێ دەکەم. دەست پێ دەکەین. با زۆر قسە بکەین. تکایە شتێکی تریش دەپرسم. بەڕای تۆ ئەیشان لەم بارودۆخە نیگەران نابێ؟ لەوەی ئەزەل باوکی بکوژێ؟ نیگەران دەبێ. تووڕە دەبێ. ئەوەندە تووڕە دەبێ کە لەوانەیە بەم هۆیەوە یاساکانی ئەزەل گۆڕانکاری بەسەردا بێ و ئێشانیش لە بیری بکە. کردەوە. منیشت کردەوە. ئاو بەش.